بانگی مرکزی چییە؟ چۆن دەدرێت؟ چۆن لە یەک کاتدا دابەشی سەر تەواوی مزگەوتەکانی کوردستان دەبێت؟ بانگێکە تۆمارکراوە یاخود بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەدرێت؟ بۆ ئەم پرسە و چەند پرسێکی تر هاتوومەتە لای بەرپرسی ڕێخستنی بانگبێژانی هۆبەی هەولێر لە مزگەوتی جەلیل خەیات لای مامۆستاکاوە. مامۆستاکاوە سڵاو بێت. خۆشحاڵین کە ئەو دەرفەتە دابێ ئێمە. من دەستخۆشی لە بەڕێستان دەکەم، ئینشاڵڵا سەرکەوتوونە، خوای گەورە پاڵپشت و هاوکاریتان بی ئینشاڵڵا. زۆر سپاس. مامۆستا پێم بڵێ سەرەتا بانکی مرکزی چییە و چۆن بیرتان لەوە کردەوە کە بانگی مرکزی دابمەزرێنن و هۆکار چی بوو کە داتان مەزرات؟ بەڵێ سەرەتا بەلای خوای گەورە تەبعەن ئەو بانگە پرۆژەیەکی حکوومەتی هەرێمی کوردستانە لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی دەڵی بەرنامەی بۆ داڕێژرا و پرۆژەیەکی زۆر گرینگە و زۆریش بەڕاستی پێویست بوو لە بۆ خەڵکی کوردستان بە تایبەتی هەولێر و دەوروبەری. ئەو پرۆژەیە تەبعەن هەمومان دەزانین بانگدان دروشمێکی پیرۆزی ئاینی پیرۆزی ئیسلامە. سەرەتا وەکو باسم کرد پرۆژەکە پرۆژەی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بوو. من لێرەوە لە منبەری بەڕێستانەوە سپاسی زۆر بەڕێز جەنابی وەزیری ئەوقاف و کاروباری ئاینەکەم کاک دکتۆر پشتیوان کە لە سەرەتا و هەتا ئێستاش من دڵنیاشم هەر بەردەوامیشە و گرنگی بەو پرۆژە دەدا. ئەو پرۆژەیە لە بۆ زۆر کێشە و گرفت هەبوو کە لە ناو مزگەوتەکان و لە خودی بانگبێژەکان و هەروە لە ناو خەڵکیش زۆر گرفت و کێشە و گلەیی و گازاندەی چارەسەر کرد. باشە مامۆستا پێم بڵێ ئەم بانگە گەنگەشە زۆر لەسەرەوە کرا کە تۆمار کراوە. ئەم بانگە تۆمار کراوە یاخود بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەدرێت؟ خۆی لە ڕووی شەرعەوە بانگدان بە تۆمارکردن ئەوە ڕێپێنەدراوە. هەر مامۆستانی یەکێتی زانانی کوردستانیش فتوایاندا کە ئەوە لە ڕووی شەرعەوە ڕێپێنەدرا. لەبەر ئەوەی ئەم پرۆژەیە وای کرد کەەوە ئەم بانگبێژانە ئەو بانگدەرەیان ئەو بانگدانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ واستەوخۆ لە بانگبێژەکی لە بۆ هەموو مزگەوتەکان دەنگەکە بڕوە. ئێستا زیاتر لە 2050 مزگەوت لە کوردستان دەتوانم بلێم لە هەولێر هەتا حاجی ئۆمەران ئەو بانگە دەنگەکان هەموو یەک دەنگە. ئەی لە سلێمانی دوهۆک لە دوهۆک و ئاکرێ و زاخ و ئەوانە لەوێن دەرێش عینەن ئەو ڕێخستن و یەکخستنە هەیە. بانگدان لەوێن دەرێ 20 بانگ بێژمان هەیە، لە هەولێریش 32 بانگ بێژمان هەیە. ئینشاءڵڵا لە ئایندەی نزیک سلەیمانی و ڕانیە و قەڵاتزە ئەو منتیقانەی کە سەر بە لای سلێمانینە ئەوانش ئینشاءڵڵا ڕێخست دەخن هەموو ڕێک دێخن. باشە مامۆستا ینی شوێنێکی تایبەت هەیە لێرە کە بانگی تێدا دەدرێت و ڕاستەوخۆ بانگی کە لەوێ دەدرێت دابەشی سەر ئەو 2500 مزگەفتە دەبێت کە چۆنیە بابەتەکەم بۆ باز بکەیت. خۆی ئەمە سەرەتا زیاتر لە یعنی بابن ژمارەی زۆر لە بانگبێژانمان کۆ کردەوە، ئەوانەی کە خۆبەخشن و ئەوانەی کە فەرمانبەرن لە سەر حکوومەت کە باڵێن لە مزگەوتەکان دامەزراون، ئەوانەمان هەموو کۆ کردەوە، هەمومان تاقی کردەوە. ئەوانەی کە پاوەری دەنجیان ئاستی مقاماتیان شێوازی هێزی دەنجیان و هەناسیان ئەوانەمان هەموو کۆ کردەوە، تاقیمان کردنەوە بەو ئاستەی کەوا بە ڕێی هوەری لێژنەکمان لە وەزارەتی ئەوقاف تەشکیل کرد. ئەوانەمان هەموو تاقی کردەوە. ئێستا حالیان لە بۆ هەولێر تاکو و حاجیومەنە 32 بانگبێژمان هەیە. 2 بانگبێژ دەڕوا لە بانگی بەیانیتان وێژی عیشا ئەو بانگبێژان دەبی ئامادە بن. ئەو 5 بانگە لەسەر ئەم 2 بانگبێژە وەکو ئەرکە ئەوان لە نێوان خۆیان دابەشی دەکەن دابەشی دەکەن خۆیان 2 بانگبێژەکە دەچن لەوێن دەرێ خۆیان بانگەکان دابەش دەکەن. ئایا بانگی بەیانی نیوەڕۆ عەسر مەغریب عیشا چۆن دابەشی دەکەن؟ ئەرکەکە لەسەر ئەم 2 بانگبێژەیە، ئەو 5 بانگە لەسەر 2 بانگبێژە لەوێن دەرێ مباشر بانگەکەی دەدەن. بەس لە کۆتاییدا دەنگی یەک بانگێش دابەشی سەر هەموو مزگەفتەکان. بەڵێ یعنی یەک بانگبێژ کە لە سەوا بانگدا تا حاجی ئۆمەران یەک دەنگە، چکە بەڕاستی ئەو
پرۆژەیە گرنگجەکەی لەوەی بووکەوە زۆربەی خەڵک سەرەتاوای دەزانی ئەلکترۆنیە ئەمە لۆ خەڵکەکەی ڕۆڵمان کردەوە هەر سەرتا خەڵکەکەش بەڕاستی بە شێوەیەکی یعنی باش پێشوازی لێ نەکرد یعنی هەندێک گلەیی هەبوو ئێستاش هەر خەڵک گلەی هەیە ئەمە چی دەگەڕێنەوە ئەو گلەیانە زۆربەی لەوانە بوو لەو بەڕێزانە بوو کە لە مزگەوتەکان پێشتر بانگیان دەدات زۆر گلەیی هەبوو لە ناو خەڵک ئەو پرۆژە چارەی کرد یەکەم دەنگە ناخۆشەکان نەما ڕاستە ئەوەی دەنگی ناخۆش و خەڵک گلەی لەسەبوو ئەو دەنگە ناخۆشان نەما دووەم ڕێخستنی یان یەخستنی کاتی بانگەکان بۆ نمونە مزگەوتەکان هەموو یەک کات بانجیان نەدەدان بەپێی ئەوەی سعاتەکان لە مزگەوتەکان هەموو کاتەکان یەک نەبوو مەسەر ئەم مزگەوتە لە سەرەتا بوو دەدی لە مزگەوتێکتر لە کۆتایی بوو یعنی ئێستا یەخستن و ڕێخستنی کاتی بانگەکان هەمووی بۆ یەک لە هەمووی گرنگتر ئەوە بوو کێشەی ناو مزگەوتەکانش حەلکرا مەسەرەن لە بینی بەتەمەرەکان و گەنجەکان ئەو بڵێ من بانگ دەدەم ئەو بڵێ من بانگ دەدەم جوانە ئەو بانگ بیژانەی کە دێن با بڵێن بەشدار دەبن یان دێنە ناو پرۆژەکە پێویستە پێش هەموو شتێک دەنجیان خۆش بی دووەم زانستەکی باشیان هەبی لە شێوازی دەرخستنی پیتەکان سێمین ئەو بانگ بیژانە پێویستە هونەری ئاوازیان هەبی مقامات بزانن مقامات بزان مەسەرەن بۆ نمونە هەر بانگبێژێک توانای ئەوە هەبی بە شێواز بانگ بدە مەسەرەن بۆ مقام کورد سەبا حیجاز مقامی تر لەوەی هەتا بتوانین ئەمە شتێکی جوان و زۆر بە پوختی پێشکەشی خەڵک بکەین چکە پرۆژەکە گوتم دروشمەکی زۆر پیرۆزە وەزارەتی ئەوقافی زۆر خۆی پێوەمانی کردووە یعنی ئەو پرۆژەیە مەسروفەکی زۆریش کرایە پێویست ناکا بڵێم لە بۆ ڕۆژەک و دوو ڕۆژ و مانگ و ساڵێک بی ئەوە هەتا دەڵێ نوێژە دوور و درێژە حتا مردن ئەو بانگە دەبی بەردەوام بی با ئەوەش لە بیر نەکەین کە مامۆستاکەوە بۆ بانگدان دەنگێکی تایبەتی هەیە اینجا مقامێکی تایبەتمان بۆ بینەران ئەگەر بیڵ ئینشاءالله من طبعا ئەوە حسنی جەنابتە یعنی حسنی زەنی جەنابتە ئەگەنا بانگبێژی دەنگ خۆشمان زۆرە لە منش باشتر هەیە کەسێک مەسەرن بەدەنجی من دڵخۆش بی یان مەسەرن سوود وەرگری ئەوە شتێکی دەڵێ فەخرە لە ئەنجەما ئەمە اختیار ناکەین کە تۆ چ بانگێک و مەقامێکمان بۆ هەڵبژێری تۆ بە دڵی خۆش بانگ و مەقامێکت پێ تایبەتە بۆ بینەرانمان بسەلا الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر ئەیا خاو دەنگە هەر بمێنێ و نەڕزێ باسێکی ئەم بانگەم بۆ بکە ئەم بانگە چ مەقامێکی پێ دەڵێن ئەو مەقامە کە بانگمدا مەقام ڕست بوو بەخۆی وشەی ڕست یعنی ڕاست مقامی ڕست ئەو مقامەیە دووشتی زۆر پێویستی پێیە یەک هەناسەیەکی زۆر باشی دەوێت دووش دەنگەکی بەهێزی دەوێت دوایە پێویستی بەوە هەناسەیەکی درێژت هەبی لەوە بتوانی لە بەتایبەتی لە حەی عەلە الصەلاح حەی عەلە الفەلاح شێوازەکان وەکو یەک نەبی یعنی حەی عەلە الصەلاح یەکەم ڕاست بی دووەم بتوانی بەرز و نزمەکی بۆدانی لەوەی هەتا کودەڵی بیڕازێنیەوە بۆیە ئەو مقامە مقام ڕستە بانگی مقامی کوردیمان هەیە مقام کوردیمان هەیە دەزانین چۆنە لەو بانگی مرکزیە دەڵێن ئەو قوتابیانەی کە هەن لەسەر بانگی کوردی ڕاهاتون مقامەکەی هەر بەخۆی ناوی مقام کووردە مقام کووردە زۆربەی بانگبێژەکانی لە پرۆژەی ئەو بانگدانەدان ئەوان لە بانگی بەیانی زۆر بەکاری دێن لەبەرەوەی بانگەکی هادیئە هێمنە یعنی کو دەڵێ چکە بۆ نمونە من زۆر جار لە کۆبنەوەکان لەگە بانگبێژە بەڕێزەکان گوتومە بانگی بەیانیان لەگە بانگی مەغریبان شێوازەکەی دەبی بە نەرمونیانی بی لەبەرەوەی کاتەکانیان یەکیان کاتی ئەوەیە مەسەرەن ڕۆژ دەردەچی لەولانەوە کە ڕۆژ ئاوا دەبی کاتە پێویستی بەوەیە شێوازەکی جودابی بانگی نیوەڕۆ و بانگی عەسر شێوازی هێزی دەوێت خەڵکەکە لە ئیشە و مەشغوڵە پێویستی بەدەنگەکی بەهێزە بەڵام عیشا بانگەکی وای دەوێتەوە کو دەڵێ کەسێکی ئازیزت ماڵ ئاوای لێ دەکەی
ئەو ڕۆژە کۆتایی تۆنێکی بەرزی دەوێت تۆڵەتی بەرز زۆربەی برایانی بانگبێژەکان بە مقام عەجەم بانگ دەدەن یعنی خەڵکان ئێستا خەریکە سەبر دەستخۆشی دەکەن یعنی لە بۆ نمونە مزگەوت هەیە لە ناو ماڵانە بە تایبەتی لانی سەقافەتی بانگبێژ زۆر گرینگە ئەتو مەسەن پێشەوەی بانگەکەی بدەیت فول لە سەماعەکەی نەکەی تەقەتەقی زۆر نەکەی یان زۆر خۆت نزیکی مایکەکە نەکەیەوە لەوەی دەنگەکە زۆر بەو و شێوازانێ بە تایبەتی بانجی بەیانیان یعنی بانجی بەیانیان خەڵکەکە هەمووی ماندووە نستووە نەخۆشمان هەیە ئەوە هەبوو پێشتر بە تایبەتیوانەی کە بەتەمان بوون کە بانگی بەیانیان دەدا 5-6 جارێک دەستیان لە مایکەکە دەداشنا یوا هەبوو لەنەوە مایکەکەی دەکۆخی باشە ینی جێنمانەوێ بکۆخی کردهرا یان فوی دێ دەکرد ئەو فوکردنە لە ئەتو دەکەنە خۆلانی هەستی پێ نەکەی بەس لە دەرەوە دەنگەچی دەنگۆیەکە زۆر دەنجی دەبوو ئیوا هەبوو دەترسا ئەوە دەتوانم ئێستا بلێم 180 بەرەو زیاتریش گلەی خەڵکەکەی نەما ئەوەی گلەی دەکا ئەمە گلەی لە چاماندا دەنێن ئەمە لەگە ڕێز ئەو برادرانی کە بەسەن گلەیشیان کرد سەردا گوتیان گۆ ئێمەتان لە خێرەکە کەم کردەوە ئەمە لە خۆمانە بانجی خۆمان دەدا و خێرەکەتان لەمە بڕی ئاقەمە خێرمان نەبڕی بەڵکو خێرمان بۆ خەڵکینە ئەو پرۆژە جوانە لە وەزارەتی ئەوقاف خێری بۆ خەڵکینە لە هەولێر لە مزگەوتی سەواف هەتا حاجی ئۆمەران هەتا سنووری حاجی ئۆمەران دەنگەکە دەڕوا زۆر بەبێ کێشە ئەوە و ئەگەر کێشەکیش هەبی مثلا جیهاز ئەچکەوە بە ئەنتەرنێتە بە ئەقمار سناعی بەسترایە هەر کێشەک هەر لە مزگەوتەک هەبوو ئەوە ئەمە لێژنەمان هەیە مامۆستاڕعەت بەرپرسە لە هەموو کوردستان برانی لێژنەمان هەیە 4-5 برانی لێژنە لە مهندسەکان کارەباییەکان ئەوانە هەموو لێژنەمان هەیە پەیوەندیمان پێوە دەکەن و دەچن سەردانی مزگەوتەکان دەکەن چارەسەری کێشەکان دەکەن مامۆستا کاوەماندوو نەبن و دەستان زۆر سپاسان دەکەم دەستان خۆش بی ئەم خۆشماندی بوون